مگوت امی هرن هریما کردستانی امی هرن هولێرێن لێ دەرێ نوچەیگەهانێ me هارون ئایکاچ هەیە هارون ئایکاچ ڕۆژ باش مرحبا بله هارون ئایکاچ ئەم دخوازن بێ مرحبا مەلات بله مرحبا سەرچاوان بێژن هارون ئایکاچ ئەم دخوازن لە هەرێمێ بێگا ژیانە ڕۆژانە چاوایێم لە هەرێمێ و هەکێ هەبێ لێ دەرێ وەکی دن گەشەدانێن داوی لە هەرێمێ چنە ئەم دخوازن بگشتی ژتە گوداری بکەن بله گەشەدانên dawî li Herêma Kurdistanê li ser sê xala tov dibe hûn dizanin ya yekem serokatî ye ya duyem qerz û dengasî û kêşeyên aborî ye ya sêyem jî tekiliyên Herêma Kurdistanê ê Hewlêrê û Baxda ye wekî din jî jiyan roj bi roj didome em li ser jiyana herêmê li ser jiyana Kurdan bi rojnamevan Rênas Elî re biaxifin xatû serçava hatî زۆر سپاس بۆ ئێوە مەمنون ماری ئەم دخوازن ku hûn îro ceng heye di alîkî di alîkî da em bêjin qerzên aborî heye tengasî kêşe heye wekî din şerê li dijî Daişê heye lê Kurd li Herêma Kurdistanê jiyana xwe berê ewil bi warê aborî çawa dewam dikin بەڵێ ئەلبەتە لە هەرێمی کوردستان ێستا بارودۆخێکی هەم سیاسی هەم ئابووری قورس هەیە لەبەرەوەی ئێستا هەرێمی کوردستان لە بارودۆخێکی تەنگەشەی ئابووریایە و تەنگەشەیەکی سیاسی شەیە لەلایەکی دیکەشەوە شەڕی داعش کێشەیەکی دیکەیە بۆ هەرێمی کوردستان لەبەرەوە ژیانکردن ئێستا لە هەرێمی کوردستان هەرچەندە زەحمەت بۆ بەڵام خەڵک بەردەوامە لە ژیانکردنی خۆی لەگەڵەوە بیرمان نەچێت کە کۆچی گەنجان بەردەوامە ئێستاش مودەیەکی کەمە ماوەی مانگێکە کۆچی گەنجان دەستی پێکردووە ئەوەش مودەیەکی دەکرێت کێشەکانی هەولێر و بەغداد ئەمە گرفتێکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە چارەکردنی زەحمەتە لە ڕووی سیاسیەوە لەبەرەوەی ئەگەر کێشە سیاسیەکان ئەوەندە قوڵ بوونەتەوە لە نێوان هەرێم و بەغدادا چارەکردنی لە ڕووی سیاسیەوە ئەستەم دەبێت لەبەرەوەی ئێستا هەرێمی کوردستان لە ڕوویەکی دیکەوە بیری لەوە کردوێتەوە کە نەوتی خۆی سەربەخۆ بفرۆشێ بۆی بتوانێت ئابووری هەرێمی کوردستان بەهێزتر بکات ئەمەش بۆ بارودۆخی خەڵک باشترە لەبەرەوەی خەڵک ئێستا لە بارودۆخەکان نییە کە بتوانێت دوو مانگ جارێ سێ مانگ جارێ موچەی مانگانی وەربگرێت لەبەرەوە بارودۆخەکان لە هەرێمی کوردستان قورستر بوون لەلایەکی دیکەشەوە دەستپێکردنەوەی قوتابخانە لە هەرێمی کوردستان وە قورسایەکی دیکە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروستەکە لەبەرەوەی هەر ماڵێک ئەگەر تۆ ڕۆژانە موچەت نەبێ ڕۆژانە مانگانە موچەت نەبێت چۆن نەتوانی بار و گوزەرانی خۆ ڕێک بخەیتەوە چۆن نەتوانی دووبارە بشیتەوە لەبەرەوەی ئەو کێشانێک کە هەیە ئێستا لە هەرێمی کوردستان بەڕووی ئابووری و مرۆیی و سیاسی و کۆی و قەیرانانی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە خۆی بۆ خۆی گرفتێکی گەورە و هەم قورسایەکشی لەسەر خەڵکی هەرێمی کوردستان دروست کردو بەڵام خۆشبەختانە ئەوەش هەیە کە لەگەڵ ئەو هەموو قەیرانەی لە هەرێمی کوردستانە هێشتا پێشمەرگە لە بەرەکانی جەنگ بەرگری لە خاکی کوردستانەکە بە شێوەیە کە بیر لەوە ناکاتەوە کە قەیران لە هەرێمی کوردستاندا هەیە ئەمە یەکێکە لەو دڵخۆشیانەی کە بۆ خەڵکی هەرێمی کوردستان پێویستەوە خاڵێکی دیکەش بەردەوام بوونی چۆنەڵی ژیانی ڕۆژانەی خەڵکی لە هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر وەکو جاران و پێشتریش نەبێت لەبەرەوەی پێشتر بارودۆخی خەڵک زۆر ئاسایی بوو زۆر باشتریان توانی ژیان بگوزارێنن ئێستا بۆ بارودۆخە قورسەشەوە بەڵام هەر ژیان بەردەوامە وردە ورداتوان ژیانی خۆیان پەرە پێ بدەن بەڵام لە پاڵ ئەوەشە پێویستە لەسەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بیگلەوە بکاتەوە کە هەرچی زووە کۆتایی بە قەیرانی دارایی و کێشەی دارایی لە هەرێمی کوردستاندا بێنێت چکە ئێمە بیرمان نەچێت پێشتری شەڕی داعش هەبوو پێشتریش کۆمەڵە قەیران لە هەرێمی کوردستاندا هەبوو بەڵام ئەوەندەی باری ئابووری و دارایی کاریگەری لەسەر خەڵکی هەرێمی کوردستان کرد ئەوەندە کۆی و قەیرانە نەکاریگەری نەبوو بۆیە پێویستە هەرچی زووە کۆتایی بۆ قەیرانە دارایی بێت لە هەرێمی کوردستان و ئەو قەیرانانە دیکەش کە قەیرانی سیاسی و خۆی لە قەیرانی سیاسی و شەڕی داعش بینێتەوە پێویستە هەرچی زووە قەیرانی سیاسیش لە هەرێمی کوردستان کۆتایی پێ بێت چکەیدی قەیرانی سیاسی خۆی بۆ خۆی قەیرانێکی ماندووکەرە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەوە باشترین چارەسەرە بێت بەڕای من لەوەی کە هەرێمی کوردستان بچێتە بارودۆخێکی سیاسی دیکەوە Rênas xatû mesela em dibînin li Herêma Kurdistanê li qederê sînorê yani 1005 kilometre şerê li dijî Daişê heye lê wekî din li Duhokê li Silêmanî li Erbîl li Kîflî li Germiyan li Soran em dibînin Kurd li alîkî berê xudane ber cengê li dijî Daîş şer dikin wekî din jî em bêjin berdewamin ji xwendina xwe re
بردوامن جبو بازرگانیا خورا بردوامن ام بیجن جبو تشتی هنری مثلا دو ایواری لهولا سعد عبدالله لبو پشتوانی پیشمرگه کمالی امریکا و یا هرم کردستان به هوپار فیلمی که مثلا دارخستن او شرین 2004 دا دست بکر بو جوی دری گرتن مسل حتی نها او سرپیهاتیان مثلا هاتن سردیمنان بوی واری مثلا چالاکین هنری اون دبیجن چه بەڵێ کاکارم ئەلبەتە لە کاتی دەستپێکردنی شەڕی داعشیشەوە ئەزمەی کە لە هەرێمی کوردستان دروست بوو زیاتر لە 1000 پێشمەرگەی هەرێمی کوردستان شەهید و بریندار بوون لە بەرەکانی جەنگ بەڵام لە پێناوەوەی بارودۆخی خەڵکی هەرێمی کوردستان لەوە زیاتر تێک نەچێ و ئەو بارودۆخ ئاسایی کە لە هەرێمی کوردستان داهبوو لە پێناوەی کە هەرێمی کوردستان پەیامێکی هەبێت کە هەرچەندە ئێمە لە شەڕیش داین هەرچەندە ئێمە لە قەیرانی جەنگ داین بەڵام لایەنی هونەری و فکری و چۆنەڵی ئارامکردنەوەی خەڵکیمان لەبیر نەچۆتەوە ئەمە پێویستە بە خەڵکی هەرێمی کوردستان لایەنە هونەرەکە لەبیر نەکرێت لەبەرەوەی ئێمە ڕۆژانە گوێمان لە هەواڵی ناخۆشە بێ ڕۆژانە گوێمان لە جەنگە بێ ڕۆژانە گوێمان لە شەهیدبوونی پێشمەرگە و برینداربوونی پێشمەرگا بێ لە بەرەکانی جەنگ لەبەرەوە ئەو بارودۆخەی دیکە کە لە هەرێمی کوردستانە گوزارێ چەندەها فیستیڤاڵی گەورە لە هەرێمی کوردستان بەڕێوە چۆ فیستیڤاڵی هونەری بووە چالاتی هونەریەکان بۆ کۆنسێرتی هونەرمەندان بووە ئەگەر ئەم کارە هونەریانەش بۆ پشتگیریکردنی پێشمەرگەش بێ لەلایەکی دیکەشەوە دڵخۆشکەرە بۆ خەڵکی هەرێمی کوردستان لەبەرەوەی ئێمە لەناو ئەو هەموو قەیرانەشە هێشتا هەر هونەرمان بیر نەچووە هێشتا هەر گرنگی بە هونەرە دەین هێشتا ئەو سوچەی کە لە هەرێمی کوردستان پێوترێ بواری هونەری هێشتا پەرەی پێدرێت لەگەڵەوەی قەیرانی دارایی و کۆمەڵی قەیرانی دیکەش هەیە بەڵام لە ڕوویەکی دیکەشەوە لایەنە هونەریەکە بۆ خەڵکی هەرێمی کوردستان پێویستە لەبەرەوەی ئێمە ڕۆژانە لە تەلەڤیزیۆن باسی سیاستمان بۆ دەکرێت باسی قەیرانی سیاسیمان بۆ دەکرێت باسی گرفتەکانی داراییمان بۆ دەکرێت باسی کۆی و قەیرانەمانەمان بۆ کرێکە حکومەت و پەرلەمان و سەرۆکایەتی تێدایە لەلایەکی دیکەشەوە ڕۆژانە گوێت لە شەهیدبوونی پێشمەرگە لە بەرەکانی جەنگە بێ لەبەر ئەوە لایەنی هونەری و پەرەپێدان بە لایەنی هونەری و کردنەوەی فیستیڤاڵ و کۆنسێرت و کۆی ئەو بوارە هونەریانێک کە ئێمە خۆمانی تیابێنینەوە گرنگە بۆ ئێستای هەرێمی کوردستان و گرنگە بۆ بارودۆخە چکە بەڕاستی خەڵکی ئەبێ لەو بێزاری و بێتاقەتێ بێتە دەرێ لەو هەموو ماندووبوونە بێتە دەرێ بۆی بتوانێت چەند ساتێکی کەمیش بێ گوێ لە مۆسیقا بگرێ گوێ لە هونەر بگرێ کاتی هەبێ بۆ سیرکردنی هونەر لەبەرەوە هەرچەندە زۆربەی کارەکانی هونەرەکانی ئێستا شەکرێت بۆ پێشمەرگەی بەڵام هەر گرنگە خەڵکی هەرێمی کوردستان لەو بوارە سەرکەوتوو بێت رناز خاتو ام سپاس کنج بو وان آگاهیین و بله خوشکا ملاحات ملسر خوشی و نخوشی و جیانا روزانه یا حرم کردستان آگاهی ج روزنامه وان رناز آلیستن ام حادثه استودیونه بریج هارون آیکاشم گلکی سپاس کن هرما کردستان روشا داوی هم گشتان داوی بمره پار وکرین و روز جیانا روزانه چوابو مه به هفره تماشا کرم دیسا سپاس کن بله بینرین هجا امی روزه هاتن داویا برنامه آخوه سبید همان ساعتی دم ده هفت و نیوان ده امی دیسا لپیش بری و بین حتی سبید بمینن ده خیر و خوشی ده پاتری ون